بۆ یەکەم جار تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام ستافێکی ڕۆژنامەوانی بۆ ڕووماڵی ڕووداوەکانی مۆندیال ڕەوانەی وڵاتی میوانداری پاڵەوانیەتیەکە دەکات کە قەتەرە. بەرپرسی بەشی وەرزشی پەیام مزگەێنی بە بینەرانی پەیام و بەتایبەت هەوادارانی وەرزش دەدات. شان بەشانی یاریەکانی مۆندیال پەیام لە قەتەرەوە ڕووماڵ و شیکردنەوە وەرزشیەکانی بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەگوازێتەوە. جوانی خوای گەورە هەروەها هاوکاری کارمەندانی تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە مۆندیالی قەتەر ڕووماڵێکی جیاواز بکەین لە سەرجەمڕووەکانەوە ڕووداوەکانی ناو قەتەر، ناو یاریگاکانی قەتەر و هەروەها دەرەوەی یاریگاکانی قەتەر و کاردانەوەکانی هاندەران و سەرجەم ڕووداوە وەرزشیەکی گەورەی وەکو پاڵەوانتی مۆندیال بۆ بینەرانی پەیام بە شێوەیەکی ڕازگۆیانە بۆ بینەری ئەزیزی پەیام بگوازینەوانەیە و لێرە شۆ ڕووماڵی تایبەتمانە بێ ئەوەی کە خزمەت بێ بە وەرزش دۆستان و بە بینەرانی پەیام لەبارەی یاریەکانی مۆندیالەوە ئێمە هەوڵ دەدەین لە پەیام بۆ بینەرانی خۆمانی دەستەبەر بکەین. بڕیارە لە گەشتی هەواڵە سیاسی و وەرزشیەکان و بەرنامەی پەیامی ڕۆژ تیمی وەرزشی پەیام لە قەتەرەوە زانیاریە هەنووکەیەکانی مۆندیال بگوازنەوە و کاتژمێ 12 هەموو شەوێکیش ڕاستەوخۆ بەرنامەی تایبەت لەسەر کۆی گۆڕانکاریە وەرزشیەکانی مۆندیال لە قەتەرەوە پێشکەش بکرێت. بیرۆکەی ڕووماڵکردنی جامی جیهانی 2022 قەتەر لەوە بۆمان دەرکەوتکەوە دوای ئەوەی ساڵی ڕابردوو لەم کاتانە ڕووماڵی یاریەکانی جامی عەرەبمان کرد کە فیفا سەرپەرشتی دەکردو لەسەر یاریگەکانی مۆندیال بوو لە وڵاتی قەتەر بە هەمان شێواز و سیستەمی مۆندیال ئەمە وای کردکەوە بەرچاوڕوونیەکی باشمان هەبێ لە سەرجەم بابەتەکان لە شوێنی مانەوە لە شێوازی کارکردن لەوێ بۆیە بۆمان دەرکەوتکەوە گرنگی لەوەدایەکەوە ئێمە لەوێوە ڕووماڵی یاریەکان بکەین نەک وەکو پێشترکەوە لە ستۆدیۆکانمان لە نێو کەناڵ بەڵکو لەوێشەوە حزۆرمان هەبێت و بتوانین کۆمەڵێک کاری جوان بۆ بینەرانمان بکەین و ئەوەی کەوە لە پشتی شاشێ ئەوەی لە بینەر ئاگداری نییە ئێمە بتوانین لەوێ پێ بگەین و لە یاریەکان ئامادە بین لە یاریزانەکان نزیک بینەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان بتوانین کەوا کارێک بکەین کە بینەرانمان جیاوازتر لە مۆندیالەکانی ڕابردوو شتەکان ببینن. مۆندیال لەسەر ئاستی جیهان گەورەترین ڕووداوی وەرزشیە کە هەر 4 ساڵێک دووبارە دەبێتەوە. ئەم ساڵیش کە بۆ یەکەم جار ئەم کەرنەڤاڵە جەماوەری و جیهانیە لە وڵاتی ئیسلامی بەرپا دەکرێت کەناڵی ئاسمانی پەیام بە پێویستی زانی تیمی تایبەت ڕەوانی قەتەر بکات تاوەکو وەک هەمیشە بینەری وەرزشی کەناڵەکە لە زۆرترین و دروستترین زانیاری بەهرەمەند بێت و هەر لەو کارمەندانی بەشی وەرزشەوە کە پێیان ئاشنان دەنگ و ڕەنگی مۆندیالیان پێ بگات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.